خواهی رب العالمین جل شأنه لسورة البقرة آياتي 45 بۆمان دەردەخا کە نوێژ خوێن کاتێک کە نوێژ دەکاتن و ئەنجامی دەدا بەڕێک و پێچی چەندە دڵخۆش دەبی، دڵ ئارام دەبی، بەختەوەری توش دەبی، غەم و پەژارە و کێشە و گیر و گرفتی نامینێ. دەفەرمێ واستعينوا بالصبر والصلاة وإنها لكبيرة إلا على الخاشعين. دەفەرمێ ئێوە پشت ببەستن واتە ئەنجامی بدەن و بیکەن بە سەبر و ئارامی و بە نوێژکردن و بەرپاکردنی و ئەنجامدانی، چونکە نوێژ دەفەرمێ گەورە و مەزنە ئیلا لەسەر ئەو کەسانە نەبی کە لە خوا ترسن. مانای چییە؟ مانای ئەوەیە زانایان دەفەرمون نوێژکردن خەڵکی بە سام و هەیبەت دەکا، مسلمانان بەرز و بەڕێز دەکا، غەم و پەژارەیان لا دەدا، خەڵکی نوێژ خوێن سەبرگرترە و ئارامی زیاترە، لە کێشە و گیر و گرفتەکان تووشی دڵە ڕاوچێ نابیتن و دڵی خۆی بە نوێژ و ئەنجامدانی نوێژی جێگیر دەکاتن و مرتاح دەکا. دەجێڕنەوە هەندێک لە پێشینانی چاک والله ئەعلەم هەندێک دەفەرمون حەسەنی بەسری بوو ئەگەر لە بیرم مابێ یان یەکێکی تر بووە لە زانایانی پێشینان کە لەگەر کاروانێکی مسلمانان بە ڕێگادا ڕۆیشتینە، ماوەیەک ڕۆیشتینە و لە ئاقارەکەی لێیان بە دیارکەتیا هەندێک لە چەتە و ڕێگرەکان ڕێیان بە خەڵکێکی گرتیە و واڕووتیان دەکەن و پارە و پول و شتەکانیان لێدەستینن. ئەو زانا بەڕێزەش ئەگەر حەسەنی بەسری بووە و یان هەر کەسێکی تر لە پێشینانی چاک لەگەڵیان بووە گوتیتی ئێمە بگەڕێینەوە ئێستا چەتەکان بە دوومان دەکەن و هەستمان پێ دەکەن و هەردەمانگرن، ئەدی چ بکەین باشە؟ گوتی چێ لە ئێوە دەستنوێژی هەیە و کێش دەستنوێژی نییە؟ هەرکە خۆیان لێک ئاشکرا کرد ئەوانی دەستنوێژیان نەبوو فەرمووی بڕۆن دەستنوێژ بگرن بەو ئاوانەی پێتانە. هەرکە دەستنوێژیان شوشت گوتی ڕوو بکەنە ڕووگە و قیبلەی دەست بکەن بە نوێژکردن و نوێژەکانتان ئەنجام بدەن بە ڕێک و پێچی و بە نیەتی پاک. دەڵێ گوتیان جەنابی ئیمام و پێشەوای مسلمانان، ئەتوو پێت وایە بەوەی خەڵکەکە وازمان لێبینی لە ناو نوێژێ دێن دەمانگرن و خراپتر لێمان دەدەن و ڕەنگە بشمان کوژن و ڕوتیشمان دەکەن. تینانە ئەمن چاک لە ئاەتێکی قورئانی گەیشتیمە لە سوورەتی ئەلبەقەرە ئێوە بیکەن ئەوجا بۆتان بە دیار دەکەوی. دەڵێ دەستیان کرد بە نوێژکردن، نوێژێکی ڕێک و پێک بە نیەتێکی پاک، هەر کەس ڕویان کردە خوای رب العالمین لە پاش چەند ڕکعەت نوێژیان کەوا کرد سەریان هەڵبڕی دیتیان واچەتەکان و ڕێگرەکان سواری ئەسپ و وڵاغەکانیان دەبن و بە پرتاوی دەڕۆن و ڕادەکەن و هەردێن و ڕوە و ئەوان نایەن. دەڵێ گوتیان ئەی ئیمام ئەوە چ بوو؟ سڕ و نهێنیەکەی لە چدایە؟ تی سڕ و نهێنیەکەی لەوەیدایە خوای رب العالمین فەرموویتی ئێوە دەست بگرن و پشت ببەستن بە سەبر و ئارامی و بە نوێژکردن و ئەنجامدانی، چونکە نوێژ گەورەیە لەسەر ئەو کەسانەی کەوا لە خوای ناترسێن یان بێدینی دەکەن، کەسی نوێژ خوێن سام و هەیبەت و گەورایەتی بە دیار دەکەوی لەسەریان. ئەوە ئێمە نوێژمان کرد لە بەرهەندێ بە تەفسیری ئەو ئاەتەی ئەوان لە ئێمە ترسان، ئەمە لەسەریان گەورەتر بووین و سام و هەیبەتمان زیاد بوو بە نوێژکردنەکەی، لەوێ ئەوان ڕایان کرد و ڕۆیشتن. بەڵێ نوێژکردن سام و هەیبەتت پێدەبەخشی، نوێژکردن گەورەت دەکا، بەڕێزت دەکا، دم و چاوپاکت دەکا، خاوینت دەکاتەوە، دڵ و دەروونت ئاسوودە دەکا، بەختەوەرت دەکا. برای بەڕێزم خوشتی مسلمان دەستی پێوە بگرە.